بەرگەی ئەمڕۆمان جیاوازتر لە بەرگەکانی تر کە دوورەکەوینەوە لە جوڵەکانی ماڵەوە و جوڵەکانی ناو هۆڵ یعنی ناو ژینگەیەکی نوێەوە ئەوی ژینگەی مەلەوانگەیە. بۆیە زۆر گرنگە زیاد لە جوڵە تازەکانە کە چی بکەین باشە لە ناو ئاوە کە زۆر کەسێ ترسی هەیە کە من مەلە نازانم یان ناتوانم جوڵەی ناو ئاوکەم، ئێمە ئەڵێن دڵنیاتانەکەینەوە کە مەرج نییە لە 100% مەلە بزانی و ئەو جوڵانی کە ئێمە ئەنجامی ئەین ئەمڕۆ زۆر گرنگە کە بکرێت و ئیزافەتەن بۆ جوڵەکانی ماڵەوە کە ئەنجامەیەوە کە لە تەنیش دیوارەوە ئەجوڵیت دەست بگری بە دیوارەوە و ئاوەکەش لە لای ناوچەی سنگتەوە ئاساییە واتە هەست بە ئارامی ئەەکەیت و هەست بە ترس ناکەیت. کاتە ئێمە ئەم جوڵانی کە ئەمڕۆ باسیەکەین تەنها بۆ ئەو کەسانە نییە کە کێشەی جەستەییان هەیە، بۆ ئەو کەسانەشە کە هیچ کێشەیەکیان نییە دوورەکەوینەوە بۆ ماوەی سەعاتێ و 2 سەعات لە ژینگەی دەرەوە لە سترێسی دەرەوە بۆ ئارامبوونەوەی دەروونمان و هەروەها ئەو لۆدەی کە ناتوانین هەنێ جوڵە هەیە لە قاعەکانە بیکەین یان لە ماڵەوە بیکەین ئەتوانین لەناو ئاوا ئەنجامی بین. بەڵام تێبینیەک هەیە ناتوانین بڵێن هەموو جوڵەیەک کە تایبەتە بە ئەوانەی کێشەی ئەژنۆ و کێشەی شان و کێشەی کەمەر و کێشەی با بڵین فەقەراتیان هەیە ناتوانین لە 100% ئەو جوڵانەتان پێ بڵێن چکمەوە بێ پسپۆڕی تایبەت سەرپەرشتی بکە. ئەو جوڵانی کە ئێستا ئەیکەین زۆر سادە و ساکارە کە هەموو کەسێ ئەتوانێت ئەنجامی ما. ئەو جوڵانی کە تایبەتە بە چارەسەر ئەبێ بە مەودا درێژ ئەبێ پسپۆڕێکی تایبەت سەرپەرشتی بکە. بۆیە ئەمڕۆ دەست پێەکەین بە جوڵەکان کە ڕۆشتنە لە ناو ئاوە ڕۆشتنی ئاسایی بۆ ناو ئاو و ئەتوانی دەست بگری بە دیوارەوە ڕۆشتن چەندێ بتانی ڕۆشتنەکەت لەم سەر بۆ ئەو سەر بۆ ماوەی دەقیقەیەک یان بۆ ماوەی 2 دقە یان بە پێی پانتایی مەسبەحەکە یان بە درێژایی مەسبەحەکە ئەتوانی جوڵەکان ئەنجام بیت. ڕۆشتنەکەت ئەتوانی ئاسایی بێ کاتێک کە ڕاهاتی لەگەڵ ئاوا ئەتوانی وردە وردە تیژایەکەیان خێرایەکەی زیاب بکەیت. جوڵەی دووهەم بەرزکردنەوەی ئەژنۆکان بۆ سەرەوە هەوڵەیت چەندێ توانیت ماسوولکەکانی ورگیش بجوڵێنیت کە زۆر سوودی هەیە بۆ سووتاننی چەوری ناوچەی ورگ و لە هەمان کاتیشە ئەم جوڵەیە زۆر گرنگە بۆ قاچەکان و ئەو فشارەی کە ئاو ئەی خاتە سەر ماسوولکەکان هێزێکی زیاتری ئەوێ بۆ بەرگریکردن دژەی ئاو و لە هەمان کاتیشە بیرمان نەچێ ئەو جوڵە قورسانەی کە ئەڵێن ئەتوانین ئەنجامی بین ئەکرێت کە کێشی لەشمان لە ناو ئاوابێ بە نیو هێندە واتە زۆر کەمە بێتەوە بۆیە زۆر جوڵە هەیە کە ناتوانین لە ماڵەوە بیکەین ئەتوانین لە ناو ئاوا ئەنجامی بین. دواتر جوڵەی دواتر پاژنەی پێ بۆ دواوە پاژنەی پێ بەرزەکەینەوە بۆ دواوە واتە ژنۆکانمانە ئەنوشتێنینەوە و بەرزەکەینەوە بۆ ناوچەی دواوە بە پێی توانای ئەژنۆکانە ئەگەر ئازارە هەبوو ئەتوانی لە ئاستێکی نزمە ئەو جوڵەیە ئەنجام بیت. لەم سەر بۆ ئەو سەری مەلەوانگەکە جوڵەکە ئەنجامەیی بەرەوەی ئاساییە بەلایە بەڵام تۆ ئەتوانی لە لای دیوارێکەوە یان لە قەراغی شیشێکەوە یان لە قەراغی مەلەوانگەکەوە ئەتوانی جوڵەکە ئەنجام بیت و دەست بگری بە دیوارەوە زۆر ئاساییە. گرنگ ئەوەیە تۆ ئەم جوڵانە بکەیت و هەناسەش زۆر ئازادە هیچ کێشەیەکی نییە. گرنگ ئەوەیە ترسێ نەبێ بۆ کەسانی کە فۆبیاشیان هەیە لە ناو ئاوا ئەتوانن ترسیان بشکێ لەم هەنگاوەی سەرەتاییە. جوڵەی دواتر دەسەگرین بە دیوارەوە قاچەکانمان بەرزەکەینەوە یاخود قاچی ڕاست بەرزەکەینەوە و پەنجەی پێمان بۆ پێشەوە بۆ دواوە ئەمە بۆ ناوچەی پاژنەی پێ ئەم جوڵەیە بۆ سەرەوە بۆ خوارەوە جوڵەکە ئەنجامەین زۆر باشە. ئینجا بۆ تەنیشت بۆ لاکان چەندتوانی ئەمە شتێک نێ بڵێ ئەتوانی بە ژماردن شتێکیش نێ بڵێ هەتا دا یان هەتا 20 ئەنجامێم
هەتا ماسوولکەکە و هەستەکەی کە تۆزێ هیلاکە بێ کاڵین هیلاک یعنی هەست بە توندبوونیەک ئەکات ئاسایی لە بەروی فشاری ئاوی لەسرە باشە ئێستا ئەی سوڕێنین پەنجەکانی پێمان ئەسوڕێنین بۆ لای ڕاست بۆیە ئەمە ژماردن ناکەین ژماردن لە ناو ئاوە و جوڵە لە ناو ئاوە جیاوازترە لەگەڵ جوڵەی دەرەوە لەوانەیە تۆ لە 5 جوڵەیە هەست بە ماندوێتی بکەیت یان ماسوولکەکە و هیلاک بێ ڕایگرە جوڵەکە بە شێوازێکی کە هەر یەکی و بەپێی توانای جەستەی خۆی ئێستا بە دیوی دەرە بۆ ناوەوە زۆر باشە بیگۆڕە قاچەکە و بگۆڕە ئێستا عینەنشت بۆ پێشەوە بۆ دواوە پەنجەی پێت دەنی ئەنجا بۆ لای ڕاست و بۆ لای چەپ ئەمە تەواو بۆ ئەوەی کە پاژنەی پێ ماسوولکەکانی بکشێنین و هێزێکی دژە بەرگری لەگەڵا ئەنجامەین بۆ بەهێزکردنی ناوچەی پاژنەی پێ ئێستا ئەی سوڕێنین بۆ دیوی دەرەوە زۆر باشە بیگۆڕە بۆ دیوی ناوەوە زۆر باشە پشوو بە تۆزێ لەسەر قاچەکانە بوەستە ڕاست چەپ بکە زۆر باشە ئێستا ئەم جوڵەیە کە ئەنجاممانە ئامادەیە بۆ جوڵەی دواتر کە ڕۆیشتنە لەسەر پاژنەی پێ بۆ نوکی پێ واتە جوڵەیەکی تۆزێ قورستر ڕۆیشتن لەسەر لە پاژنەی پێوە بۆ نوکی پێ پاژنەی پێ بۆ نوکی پێ قاچی ڕاست دوایی قاچی چەپ زۆر باشە بەڵام ئەو کەسانەی کە کێشەی ئێسکی زیایان هەیە لە پاژنەی پێیان ئەتوانن تەنها لەسەر نوکی پێ بڕۆن ئەگەر زانیان پاژنەی پێیان هەست بە ئازارەکەن یان کێشەیان بۆ دروستەکە بۆیە ئەڵێم ئەو کەسانەی بە کە مشکلەی جەستەییان هەیە یان کێشەی جونگەیان هەیە ئەبێ لەژێر چاودێریە جوڵەکە ئەنجام بکەن زۆر باشە ئێستا بە ڕۆشتێکی ئاسایی ئەگەڕێیتەوە شوێنی خۆت